بەپێی دوایین ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر تا ئێستا 212 حاڵەتی توشبوو بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمارکراوە و لەوانە 196 نەخۆش چارەسەریان وەرگرتووە و گەڕاونەتە ماڵەوە. 212 نەخۆش تۆمارکرا بوو ئەو حالەتانی کە لە بیدایەتەوە تاکو ئێستاکە ئێستا 15 نەخۆشمایە لە ناو نەخۆشخانەکان ئەوەکەی تر کە 197 نەخۆشە ئەوانی تر چاک بوونەوە و یەکەچیان مردوو بوو پێشبینی ئەوە دەکراکەوە شەپۆلی دووەم لە پاییزیان لە مانگی نۆدا ئەو کاتە شەپۆلی دووەم بگەڕێتەوە. پێشبینیەکان وایە بەڵام ئەمە ئومێد ئەوە دەکەینکەوە لەو نزیکانە چارەسەرێک بدۆزرێتەوە دەرمانێکی تایبەت بۆ نەخۆشیە یاخود پێکوتەیەک لقاحێکی تایبەت بدۆزرێتەوە. سەرپەرشتیاری کەرەنتینەکانی شاری هەولێر دەڵێت زیاتر لە 350 کەس لەوانەی پشکنینیان بۆ کراون ماون. زیاتر لە 350 هاوڵاتی بەڕێز کەرەنتین کراون دەربارەی کە بڕیارێک لە وەزارەتی ناوخۆ دەرچوو کە بەو دوای لە مانجی 1.5 بڕیارەکە دەرچوو کە ئەو هاوڵاتیانی کە لە دەروی وڵات دەگەڕێنەوە تێچووی ئەستۆی تێچۆکەیان لەسەر خۆیان دەبێتن تەنها قوتابی و نەخۆش نەبێتن کە توتە بواری جێبەجێکردن ئێستا وتێلی تایبەتمان هەیە بۆ کەسانێکە لە وڵات دەیرەوە دێنەوە لەسەر ئەستۆی خۆتیان. دوای گرتنەبەری ڕێکاری تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا لە ئێستاشدا شەقام و بازاڕ و دۆخەکە ئاسایی بۆتەوە بەڵام هێشتا وەزارەتی تەندروستی ڕێنمایی هاونیشتیمان و هاوڵاتیان ئەکات کە ڕێکارەکانی تەندروستی وە خۆیان جێبەجێ بکەن چونکە هێشتا مەترسیەکانی ڤایرۆسەکە ماوە و داوا دەکەن کە ڕێنمایە تەندروستیەکان لەبەر چاو بگرن. هەریات کەریم گەلی کوردستان هەولێر.